مامۆستایان و فەرمانبەران دەڵێن نابێت بە زۆر هەژماری من بۆ موچەخۆران دروست بکرێت و داواش لە یەکێتی دەکەن ئەگەر شەریکی پارتی نییە لەم کارە لە سلێمانی فشار لە موچەخۆران نەکات و دام و دەستگاکان ڕانەسپێرێت بۆ دروستکردنی هەژماری من. وەڵی فشارەکرێ بە دڵنیاییەوە بەڵام کردنی فشار مانای ڕازیبوون نییە. چکە لە ڕابردووش فشار کرا بۆ شکاندنی بایکۆت ئامانجێکی خۆی پێکات توانی بە زۆر شت بگات و تاماوەیەکی زۆر درێژەی هەبوو. بەڵام کەوتوتە سەر و فەرمانبەرەی کە لەو فەرمانگەیە دەوامەکە لەو جهەتە دەوامەکە. ئایا تا چەند قبولی ئەو فشارانەکە تا چەند دەژێر فشارە تەسلیمە بێت و هەژماری من قبوڵەکە. وڵا بەڕاستی زوڵمان زۆر لێکراوە. یعنی حالیان فەرمانبەران مامۆستایان بەگشتی فەرمانبەران گیان. فشار وڵی هەموو کاتێ فشار هەبووە بەڵام تۆ بێ محاولە بکەی ورەت بەرز بێ زۆر شوێ نەدێ فشار شاگەر تۆ گوێ بدەیە فشار بەڕاستی بەردەوامە و هەروە ئەم دوو دەسەڵاتە بە هەموو شێوەیە گەیانوێ میلەتە لە ناوبەرن جا بە هەر شێوەیە بووە لە ناو چێ لە ناوی ئەبن یعنی ئینشاءالله سەرکەوتوش نابن و ئێمە بەڕاستی ئەم هەژمارە ڕەت دەکەینەوە. ئێمە نامانەوێت بە هیچ شێوازێک ئەوانەی کە 10 ساڵە دزی لە موچەکانمانەکەن بە پێشنیاری واعیزەکانی سوڵتان کە پاشەکەوتیان داهێنا پاشەکەوتی زۆرم لێ ئەوانیش بەشدارن لە ئەو تاوانی کە لە فەرمانبەران کراوە چەند فەرمانبەر لە خەفەت و لە خەفەتی نەبوونی جانی لە دەستداوە شیرازەی خێزانی لێ تێکچووە ئەوانە لی بەرپرسیارن کە پێشنیاری پاشەکەوتیان کردووە. پێشتر موچەخۆران ویستیان بچنە بەردەم ناوەندی بڕیاری یەکێتی لە دەباشان بەڵام هێزانیەکان ڕێگریان کرد و چەندین مامۆستاش دەستگیر کرا. مامۆستایان ڕایانگەیان ئەو کات دەرکەوت یەکێتیش لەگەڵ گورێک گۆشت دەخوات و لەگەڵ مەڕیشدا شین دەکات. ئێستا مامۆستایان لە سلێمانی کەمپینێک بەڕێوە دەبن بۆ ڕەتکردنەوەی هەژماری من واژۆکانیش بڕیارە بدرێن بە وەزارەتی دارایی عێراق تا پێیان بڵێن کەس لەگەڵ هەژماری مندا نییە. هەندێک حیزب و چالاکوان ئەیانەوێ سەرنجەکان لەسەر دزە گەورەکە لا ببەن و بە شەڕی لاوەکیەوە سەرقاڵتان بکەن. دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بۆ بەنیشتمانیکردنی موچەکانمان دەیان پیلانگێڕی ژێبەژێر و فشاری ناجۆری دەکەن لە ڕێگەی جیاوازەوە هەتا موچەکانتان بکەوێتەوە ژێر دەستیان بە ناوی هەژماری منەوە. هەندێک مەسەبپەرست و دووڕوو وشەیەکیان نییە دژی هەژماری من و لە ڕێگەی پەیجی فەیک و قەڵەمفرۆشەکانیەوە خەڵک چاواشەکەن. عێراق هەتا ئێستا 1 دیناری موچەی هیچ فەرمانبەر و کارمەندێکی دوانە خستووە. هەرێمیش لە سایی کوردبینی و عقل داخراوی و مەسهب پەرستانەوە ساڵ نییە 3-4 موچە نەدزرێت. موچەخۆران دەڵێن دەزانن هەژماری من لە قازانجی پارتی و یەکێتیە بۆیە ئەوەندە پێداگری لەسەر جێبەجێکردنی دەکەن چونکە هەژمارەکە سەر بە بانکە ئەهلیەکانی خۆیانە بۆیە داوا دەکەن موچەکانیان لە ڕێگەی بانکە عێراقیەکانەوە بێت و زۆر لە فەرمانبەران نەکرێت بۆ دروستکردنی هەژماری من. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.